سلاوريس شونن السرشتك ما يعني كدوسيك بعض ذكريا بيم خوش قصك لسري رابوستم نو قوتي بقان خبرك دي ودرجك بارتي وشترس أو فلسفة درجي حكومتكي مسرور بارزاني كابينة كيوي ويشكل وزير كاني بإشراف مديري نسينجكي دزيشي قورياني كشبوا يعني أول تبلين ببيزاني عريقان تا استاكا هیچ ڕوونکردنەوەی چیان نەداوە لەسەر ئەو ڕوونکردنەوەیکی بڕوا پێکراوە لەسەر ئەو بەخشینی 387,000 ئیرۆ بەڕێکخراوە کە لە گوگل هەموومان دەگەڕێن هیچ دیار نییە گویا بە قۆنتەرات ئەنفال بچی لە دنیا بە جینۆساید بناسێنیتن ئێتر ئەوە بۆ هەفتەیەک هیچ قسەی ڕوونکردنەوەیان دەرکردی هیچ تێدا نییە بۆیە ئەمە پێمان خۆشە لەسەر ئەوەی ڕابوەستین بۆ وەزارەت شەیدان و ئەنفال کراوەکان کە دەبووە پیرۆستترین ڕێکخراوی وەڵام تەسلیمی ئەو کابینێ تەسلیمی کەسە چی کردیە کە ئێستا کەمێک باسی عەبدوڵڵای حاجی مەحموودتان بۆ دەگەین چ پیاوەکی زەریفە چ کەسایەتیەکە یعنی بەجددی یعنی ئەو شوێنانە دەبی کەسانی پرۆفشناڵ شارەزا بەڕێز مێژوەکی پاک هۆبی درایت عەبدوڵڵای عەبلاش بە کەیف خۆی کردیتە قەشمەری خانە هاوڕێیان من پەیوەندیم کرد بە عەبدوڵڵای حاجی مەحموود بە ژمارەیەکی دیرێکتی سوید بەڵام بە ژمارەیەکی بچیک کە وەی زانی 11 شەو بوو وەی زانی کچەکی زۆر جوانی سویدی بە ناوی چیکە چی کردیە باشە بەس پێم برێ عەبدوڵڵا ڕەقەمی چی کردلەوە چییە 042 یارسێلە شتەشی وایە یورسێل ڕۆس خوا لەبێ ئەو چێبی وەڵا قسە دەکە کاک عەبدوڵڵای حاجی مەحموودە بەهەرحاڵ قۆرم ساغەوە لۆ چێ ژمارەیە ئەگەر لۆ دوو ژن و ئیشی قێزەوە نەبیتن دوای ئەوە مناڵمدا لەگەڵ وەزیری شەهیدانی ئەسلی کە عەبدوڵڵا کارتۆنە تا هەمێ عیدین معروفە لەکنەوی قسە بکەم بەداخەوە بەرەڤان جێری ڕابگرن چۆن قەپات دەکات تەلەفۆنەکەی زۆر بەزێر کادیرێکی پارتیە کولفی کولا عەبدوڵڵای ئەوە جێدەگری دەیباتە ئەولای بە کەیف خۆی بڕیار دەدا لە یەک ساڵدا 2 سیارەی لۆ کڕیە لە یەک ساڵدا 13 دەفتەر دۆلاری لێسەرف کردیە لە کاتێکدا مۆزەفەکانیان کاتی وە هەبوو 50 ئەڤڕۆژ زارێک موچەی وەگرتیە لە کاتێکدا بنەماڵەی قوربانی و ئەنفال دەستنەوێندا لەو پڕی وەزە خراپیدانە ئەو هەموو بنەماڵە هەموو بەکو قسەش ئەو دوو ئال بنەماڵەیە بارزانی و تاڵەبانی و ئەنفال وا و چمیایی وا بزانم فرتفێری یەکەمی بەرەڤانتان پێ بڵێم بەڵێ کاک بەرەڤان چۆنی جێبتن ئەلۆ باش کاک بەرەڤان دەنگت باش نایەتن جەرەسم لە لێدەوە جەنابێت بابەت دەنگمان باشە دەنگی توش زۆر باشە کاک بەرەڤان پرسیارێکمان هەبوو لەسەر ئەو عەقدەی کردیتان لەگەڵ ڕێکخراوی کەیجی لۆبی سانتەر دەنگت باش نایە سیاقەت دەکەم لە چێن دەری کاکە چقەت من لە قەپاتی کرد دەنگ خراپە گوایە وەڵای ئەوەش بەناوی سیاقەت باروی بکەینەوە تا ئەن لۆشمان کردەوە هەر ئیسفادەی نەبوو هەری نەگرت هەر یەکسە سیاقەی دەکەم قەپاتی کرد دەنگت باش نادەنج لەمە سافتر لەبەرەی پرسیارەکەمان لەسەر ئەوەیەوە دەنجی من دەناسن هاوڕێیان ئەوزاری ئاسان نەگەر نەوشیروان سەعید شەریفە بەڕێوەبەری گشتی وەزارەتی شەیدان دیوانی وەزارەتە بزانن چۆن وعد دەدا یەکشەم بکە سەعەدێک ئەوڕۆ سێشەمە 3-4 جارم بۆ کردیە ناوێری دەنگم لۆ بەجێ شتێ دەخینتەوە تا ئەنە ئەو کوڕەشی گەنج بوو لە ناوێچێتی بوو دوایە چوو بۆ حسک لە ئەسک ئێستا بوویتە پارتی یعنی زاردەست و پێشم گوت یا دەنگکە هەیە خۆی بارم کاکە شەرم لە خۆت بکات و بەناو حسچی بەڵام بە کردار زەردەسوی پارتی ئەویش وعدیدا بەڕێوەبەری دیوانی وەزارەتە قسە بکە خۆی دەدەستەوە تەمەشای بکەن ئەویش دەڵێ یەکشەم بەس دوای یەکشەمێ ئەوە نییە بەس ئەو دەمی دەکەونە بەرێ ئیتر هەر دێن هەر یەکە و درۆیەک دەکە باشی سەرچاو قوربان باشی وەزعت کووات مەمنونم سوپاست دەکەم کاکە تو بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی شەیداوە نییە بەڵێ قوربان هیوادارم تەلەفۆنەکەی قەپات نەکە یەک پرسیارمان لێت هەیە
والله جاگر هەڵگری بۆ کاتێکیتر زۆر مەمنوونت دەبم. چ کاتێک براکەم ناو چ کاتێک هەمووی دەرەکاتش هەر کاتێک لە کاتی دەوام تەلەفۆن بکەیت. باشە وەرە وەڕێکەوین ئەو دەنگت ڕیکۆرد دەکەم بڵێ سبەی سەعات ئەوەندە دوور دەکەم باشە؟ ڕۆژی یەکشەممە تەلەفۆن کە بەسەر چاو. باشە بۆ پرسیارێکی کورتە یانی ناکرێت ئێستا قسە بکەین؟ والله ئێستا من ئیلتزامێکم هەیە. یەکشەم سەعات چەند تەلەفۆن بکەیت؟ یەکشەم سەعات چەند؟ یەکشەم لە دوای سەعات یەک هەر کات تەلەفۆنەکەی بکە. باشە ئەگە هەڵت نەگرت چی ئەوان کە کاکجا یەک یەک قەپات مەکە یەک پرسیار قەپات دەکەم پرسیارێک براکەم قەپات هەموو هاترسنۆکە لەبەرەوەی دەزانن ئابڕوچوونەچیان هەیە تاانەوە گوتم ئەو نەوشیرانە بەناو ئەو کوڕەشی گەنج بوو لە فەیسبوک لەگەڵ ئێمەش وەخت خۆی لە فەیسبوک تێکەڵ بوو باوا بڵێ ئێستادە بڕوا بکە بابەتی وای لەسەر مەسرور بارزانی نووسیە مەگەر ساقیتە سیاسەکانی پارتی وا بنووسن یانە سەر ئەو کوڕێ بەرەحمەت هاوڕێیان ئەندەشت ئەلە وەختێک کە وەزعی ئەوە گەلە خراپەوە عەبدوڵای عاجی مەحموودە 780,000 لە ئەوەی سەرف کردیە نۆژەنکردنەوەی نووسینگەکەی خۆی 780,000 ملیۆن چییە نۆژەنی ئەوەی دەکاتەوە ئەخر کاکە ئەو وەزارەتە زۆر مقەدەس و زۆر گرنگە هەمووتان سوێندی دەوەی دەکەن کەچی بزان چ قەشمەری پێکرێت بەرەوانی جێگیری کە کولفی کولە و عەبدوڵڵا مۆزەفە لەکنی بەس بەناو لۆگۆکە مشکلێ زبانەوەیە بەس بەناو دەبنە وەزیر ئەگەنە بە فعلی هەر پارتیەکانن ئەو بەرەوانە تا ئەندیتان دەن کە ئیش هەرات هەر یەکەو بە درۆیەک هەڵدێتن شەرمیشە خۆیان ناکەزان لۆ هاوڕێیان لەبەرەوەی دەزان زیەک کرایە لەبەرەوەی دەزان لەوێن دەر شتێک نییە بەس پارە خواردن و ئەوەیە هەر یەکەو بە زۆرەکە 13 دەفتەر دۆلاری لە 2 سیارەی ئەوە کردیە خەرج کردیە لۆی سەرف کرایە بە ئیمزای عەبدوڵڵای لەوانە ئابڕوو بەرتر هاوڕێیان ئەزانن بەرپرسی ساڵیادی ئەنفال و هەڵەبجە و میعەبارانی خەڵکی کوردستان برازای قاسماغا بووە بە ناوی شێرک و سابیر تۆفیقا بزانم شتەشی وایە تا ئەن یەکەش کەشیان لەوێنە ناوی شێواوە تۆ وەرە لەو هەموو کەسەی یعنی برازای قاسماغای کۆیە ئێ باشە بۆ یعنی ڕاستە ڕەنگ بیبر ئەوە گچکەبی وەختی ئەوەس کاکە یعنی دوو بنەماڵی شەریفیت کە نەبوو دوو بنەماڵی کەسیت کە تێکۆ شەر نەبوو خر ئەو وەزارەتە دەبی بەلای کەم کەسێک نەبی کە باگراوندی جاشایەتیان لە هەموو فامیلەکە یابی ئیتر لەگەڵدا بووە گچکە بووە گچکە نەبووە نابی بێتە ئەو شوێنانە ئەخر بڕۆ سەیری جوولەکە بکە سەیری ئەرمەن بکە کورە کاکە عزت نەفس و کەرامەت لە تۆپە ئەوانەی نازیەکان کورە بچووکترین شت دەکەن دەچندیانینەوە لێیان ناگەڕێن کەچی ئیمەدایان بەتە وەزارەتی شەیدان ئەنفال کراوەکان بڕۆ بپرسن من بەروارەکە دادەنێم تێکست ئەو شتانە هەموو دادەنێم لە ناو ئۆکی کەسێش کە بە ناوی شۆڕش حەمە سابیر کە کوڕ ڕئیس داشت یاری ئەو لێرە بوو ئەویش دەڵێن مۆزەفە لەوێندەر خۆڕەنگی کەسە چێستا کوڕەکی باشی وێست کاکە باگراوندی ئەوانەی کە بنەماڵەکانیان دەبنە جاش نابی بەلای کەم ببردرێتەوە وەزارە بڕۆبی بە وەزارەتی بکە وەزارەتی بکە یعنی کەسەشکە نەبوو لەو شوێنانەدا بنێ یان لەنجا دزەیی ئەو ژنەی پەرلەمانتاری پارتی لە ئیتحاد نیسایی پارتی بوو بەعس بوو هەموو کەس دەزانی سەدامیش کە سەردانی ماڵی کردنە ڕسمەی سەدامیان لەگەڵ تا دەرێن 2003 لە ماڵێ بووە ئەوە ڕاوێژکار بووە دوای بۆیتە پەرلەمانتار بابە ئەو وەزارەتانە دەبی زۆر گرنگ دەبی بنەماڵەی ئەنفالەکان خەڵکی شتێک و شار مێژوکی ئەوبی ئەوانە دەجوولێن کوڕە شەهیدەکان مناڵێم نییە هەیە بەڵام زۆر چۆن دەکرێ یەکێک باگراوندی بەعسی بوونی هەبی کە بەعس واتە ئەنفال و چیمیایی تۆ بچی لەوەی دابنێ چه ئابڕوچوونەکە مەسرور بارزانی و وەڵی عەبدوڵڵا پیاوی هەندێنی هیچ ڕەخنە لێ بگری کاکە ئینقلابی لەسەر برای خۆی کرد هەوڵیدا بەس پارتی بیکاتە سەرۆک تێم دەگەی دژی تەقاری لە بۆ ئیتلاعات دەنووسی بە پێی زانیاریەکان لە بۆ لە دژی دیموکرات و کۆمەڵەوە ئەوانە یعنی سڵ لە هیچ ناکاتەوە کابرایەکە پارەی نەسڕێ ئەوەی هەموو ئەو زانیاریانە هەیە هەموو لە ئەوەکان کە دەباتن لۆ خۆی
باشە بە جددیمەیەکە خیانەت لەگەڵ بنەماڵەی شەهیدان بکە یەکێک لەبەر ئەوەی دەرکرایە لەوێندەر چەمچەماڵی ڕەفز کردەوە ئەو کتابەش دادنێم ببتە پایتەختی شەهیدان و ئەنفال کراوەکە بابە دەبی شوێنێک ببتێ ڕاست هەموو شوێنی کوردستان وایە بەس دەبی شوێنێک بی یان دەبینی ساڕۆژی ئەنفال لە مانجی دوو دەست پێ دەکات تا نۆ بەڵام چاردەی چاردانرا لەبەر زۆرترین شوێن ئەو بووە کەچی لەبەر ئەوەی عەبدوڵڵا ئەفەندی دەرکرا لەلایەن ژنانی بنەماڵەی ئەنفالەکان ڕەفزی کردەوە چەمچەماڵ بکایتە پایتەخت ئەوەندە قین هەڵگروپیچن ڤاڵاخانی پارتیش تەئیدی ئەو شتەی کرد کورە شەرم بکەن شەرم لە بەرامبەر خوێنی شەهیدان بە مەسرور بارزانیەشەوە چۆن دەکرێت 40 دەفتەر دۆلار بدزرێ و هیچ تەحقیق نەکرێ چۆن دەکرێت منداڵی جاش و ئەنفالچیەکان لەوێن دەردا بندرێن چۆن دەکرێت بەعسیەکان لەوێن دەردا بندرێت چۆن دەکرێت ئەو وەزارەتە ئەوەندە هامش بکرێ عەبدوڵڵای حاجی مەحموودی لێدا بندرێ پیاو نبڕانە لە کوردستان مەسرور بارزانی ئەو وەزارەتە گرنگەت دایتە عەبدوڵڵای کاتت خۆش